ئەمڕۆ لە سلێمانی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان هەرستا لە کۆبوونەوەدان کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە کە تاوتوێ دەکەن پرسی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان هاوکات هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە کەرکووکەوە کە بۆ کورد بە تایبەتی ئەمجارە هەڵبژاردنێکی گرنگە تا چەند یەکڕێزی لایەنەکان کاریگەری لەسەر باردۆخی ناوخۆی هەرێمی کوردستان دەبێت لێک نزیک بنەوەی پارتی و یەکێتی بە تایبەتی من زیاتر قسە دەکەم سەبارەت بە وردەکاری زیاتر لەبارەی ئەم هەوڵانە و ئەم دیدار و گفتوگۆانە بەڕێز هیوا گەیلانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان و بەرپرسی لە قیڕانیە لە ستۆدیۆ لەگەڵما زۆر بەخێربێ. زۆر بەڕێز هیوا ئێستا پارتی و یەکێتی لاستی مەکتەبی سیاسیدا لە سلێمانی لە کۆبوونەوەدان ئەم کۆبوونەوەانە هیچ کاریگەریەکی لەسەر بارودۆخی ناوخۆی هەرێمی کوردستان دەبێت تەوەری سەرەکی کۆبوونەوەکان بە پنجاریەکانی ئێوە چییە؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کوردستان سوار وەکو هەموو لاکمان ئاگادارین ئێستا کۆبوونەوە دانیشتنی ساندی باڵای پارتیمان یەکێتی نیشتمانی کوردستان لە دەباسان بەڕێوە دەچێت. بێگومان کۆبوونەوەکە لە کاتێکی زۆر هەستیار و ناسکدا لە کاتی باردۆخێکی هەستیاردا چونکە لە بەردەم کۆمەڵێک ئاڵنگاری داین بۆ دەستەبەرکردنی مافە یاسایی و دەستوریەکانمان و سیاسەتداراییەکانمان لە عێراق و هەروەها لە بەردەم دیاریکردنی وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داین و هەروەها لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان داین بە تایبەتی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. هەموو ئەوانە تەوەر و بابەتی گرنگن کە پێویستیمان بەوە هەیە لەگەڵ لەداوانمان یەکێتی نیشتمانی کوردستان گەینە ڕێککەوتن و لێکتێگەیشتن و یەکخیتابی. باشە ئەگەری هەیە لە دوایم کۆبوونەوەیە پارتی لەگەڵ یەکێتی بە یەک لیست لە کەرکووک بەشداری بکات ئەو لیستەی کە پارتی ئامادەی کردووە لە حیزب و لایەنە سیاسیەکان لە کەرکووک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کامانن ئەگەر با پێش ڕووداوەکان نەکەوین بەڵێ چکایەکی تەوەرەکانی کۆبوونەوەی ئەمڕۆ بابەتی یەک لیستی و هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانە لە کەرکووک و نینەوا و دیالە ئەوە لا ئێمە پارتی دموکراتی کوردستان ڕوونە لە ژێر ڕۆشنایی ڕوئیا و ڕێنموێنەکانی جەنابی سەرۆک بارزانیدا ئێمە لەگەڵ یەکڕێزی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستانین وەچی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەو ناوچانە داوێت و بە تایبەت چی لە بەرژەوەندی پاراستنی ناسنامەی کوردستانی بوون ئەو ناوچانە داوێت ئەوە دەکەین. باش ئەگەر بەرژەوەندیەکە لەوە دابێت کە لەگەڵ یەکێتیش بەشداری بکەن پارتی ئامادەیە کە بەشداری بکات حتمەن بەرژەوەندی خەڵک بوو. ئەم بابەتتان قسە کردووە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان لێکۆرەتەوەرەکانی گفتوگۆ ئەمڕۆوەیە. باشە ئەوەی کە بابەتێکی دیکە لە نێوان هەردوو لادا قسەی لەسەر دەکەن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە سەرۆکایەتی هەرێم 25 شوباتی ساڵی داهاتووی دیاری کردووە بۆ مەبەستە پارتی چەند دەستپێشخەریەکی هەیە بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەگەر وادەیە لەسەری ڕێککەوتن ئامادەکاریەکان بە چه شێوازێک دەبن. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەداخەوە زۆر دواکەوت بەڵام زۆر گرنگە کە لە کاتێک کە باز دەکرێت کۆتایی مانگی 2 ساڵی داهاتوو ئەنجام بدرێت لەبەر کۆمەڵێک هۆکار. یەکەم مافی هاوڵاتانی خەڵکی کوردستانە کە بمارەفی ئەو مافی خۆیان بکەن لە دیاریکردنی نوێنەرەکانیان بۆ پەرلەمان و دامی دەستگای یاساییەکان. خاڵی دووەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پەیوەستە بە بەهێزبوونی پێگەی ئێمە سەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کۆمەلگای دەولیش بۆیە بەڵێ ئێمە لەگەڵ ئەوە داین کە هەڵبژاردن لەو وادەیە دیاری بکرێت کە سەرۆکی هەرێمی کوردستان دیاری دەکات و بۆ ئەو بابەتە چی پێویست بێت بکەوێت سەر پارتی دموکراتی کوردستان و دەست پێشخەری هەم لەگەڵ لەداوانمان یەکێتی هەم لەگەڵ کۆی هێز و لایەنە سیاسیەکانی کەدا بێگومان درێخی ناکەین. باشە لە ماوەی ڕابردوودا لەسەر ناردنی بەشەبووجی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام شاردی ناردوتە بەغدا بڕیارەکە شانجارێکی دیکە بچێتەوە. یەکڕێزی کورد لە ناو خۆ تا چەندە کاریگەری لەسەر بڕیارەکان لە بەغداوە دەبێت پارتی بۆ مەبەستە تا چەندە هەوڵەکانی بەردەوام بۆ لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا کەی ئەم ڕێککەوتنانە جێبەجێ دەکرێن؟ بەداخەوە زۆر جار ڕێککەوتن لە نێوان هەرێمی کوردستان و لایەنەکانی بەغدا دەکرێت بەڵام ئەوە پشتیوانم لە ڕێککەوتنەکان. پێکهێنانی کابینەی محەممەد شیع سوودانی بەرئەنجامی ڕێککەوتنیەکە لە نێوان کورد و شیع سونەدا بەڵام بینیمان لە یەکەم بابەت کە بابەتی بودجە بوو زۆرە لە پەشیمانبوونەوە لەلایەن هەندێک لایانی ناو ئەو ڕێککەوتنەمان بینی بە دڵنیاییەوە یەکڕێزی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەت پارتی یەکێتی هەم پێگەی هەرێمی کوردستان بەهێزتر دەکات و هەم پێگەی ئێمە بۆ پێداگریمان لەسەر جێبەجێکردنی ڕێککەوتنامەکان و دەستەبەرکردنی سایەتەداراییەکانی خەڵکی کوردستان بەهێزتر دەبێت. ئێمە باش هەم لە هەستیاری قۆناغەکە تێدەگەین هەم لەو ڕاستی تێدەگەین کە یەکڕێزی چەندە لە خزمەتی خەڵکی کوردستان و دۆزەڕەواکەماندا
بۆیە بە دڵنیاییەوە چی پێویست بێت لەو بارەوە دیکەین. باشە ئەم کۆبوونەوەی کە ئێستا لە سلێمانی بەڕێوە دەچێت لەسەر داوای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەڵام پێشووتریش پارتی زنجیرەیە کۆبوونەوەی بۆ لایەنەکانی دیکە دەست پێ کردبوو بۆی بۆلێک تێگەیشتنی زیاتر لەگەڵ لایەنەکان کۆبوونەوەکان بەردەوام دەبن لە چاستێکدا دەبن و تا چەندە لایەنەکان ئامادەن بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم لایەنە سەرەکیە سیاسیانە ڕێک بکەون. ئێمە لە پارتی دموکراتی کوردستان بەتایبەت لە کۆنگرێس سواردا ڕامانگەیاند بۆ تاکید دەکەینەوە لەگەڵ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێن لە پەیوەندیەکانمان لەگەڵ تەواوی هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بەتایبەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بارەشەوە زنجیرەیەک دەستپێشکەریمان کردووە و زنجیرەیەک سەردانی هەمراهانی یەکێتی و هەم هێز و لایەنەکانی کەمان کردووە و دانیشتنی ئەمڕۆژ بەرەنجامی ئەو زنجیرە دانیشتنیە کە پێشتر ئەنجام درراوە بە دڵنیاییەوە دانیشتنەکان بەردەوام دەبن بە لە ئاستی باڵادا بەردەوام دەبن و پێمان وایە هەموو ئەو ڕفتانەی کە لە نێوان ئێمە یەکێتیدا هەن یان کۆی لایەنە سیاسیەکاندا هەن قابلی چارەسەرن. باشە بەڵام زۆر جار کە گفتگۆ دانوستاندن دەکرێت لە نێوان شاندی باڵای هەردوولا بە لێدوانێکی ڕۆژنامەوانی یا قسەیەک گرژی دووبارە دروست دەبێتەوە ئایا ئەمە تا چەندە کاریگەری دەکات بۆچی لەسەر مێزی گفتگۆ ئەو بابەتانە چارەسەر ناکرێت ئایا تا چەندە لەم بارەوە هەماهەنگن؟ ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان مێژوویەکمان هەیە لە ململانێ لە هەڵپەیمانێتی لە گفتوگۆ و لەک نزیک بوونەوە و ئەو ڕاستی فەرمێنراوە هەر کاتێک پارتی یەکێتی یەکڕیز بوو بن یە خیتاب بوو بن هەرێمی کوردستان بەهێزتر بووە و زۆر جاران وەکو باسر کرد بەرەنجامی لێدوانێک گرژیان فاردی دەکەوێتە نێوان بەڵام ئەو شتانە کاتین ئێمە هەمیشە لەگەڵ ئەوە داین گفتوگۆکانمان بەردەوام بن هیچ لێدوانێک نەبێتە هۆکاری ساردبوونەوە و پسرانی پەیوەندیەکان کە بە خۆشحاڵیەوە نەزبووەتە پسرانی پەیوەندی و ئومێدەوارین کە گەینە سارەسەر و کۆبوونەوەکانمان بەردەوامیان هەبێت. بەڵێ بەڕێز هیوا گەیلانی ئەنجامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان بەرپرسی لە قێڕانی پارتی زۆر سپاس لەگەڵ زۆر سپاس.